ئەم کاتتان باش بەڕێزان لە باسی ڕۆژ لەگەڵتانم بابەتێکی گرنگ و هەنووکەی بۆتان باس دەکەم کە ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بوو جارێکی تر بڕیاریاندا کە لێخۆشبوونی لە 120 بۆ شۆفێران درێژ بکەنەوە تا ماوەیەکی زیاتر. ئەزانین ئەم لێخۆشبوونە بۆ درێژ کراوەتەوە ئایا جارێکی دیکە چاوەڕێ بکەین درێژ بکرێتەوە یاخودنا. جیاواز لەوە بابەتێکی دیکەی گرنگتر کە بەشێکی زۆر لە شۆفێران لە هەرێمی کوردستان چاوەڕێی بڕیارێکی وەزارەتی ناوخۆ یاخود حکوومەتی هەرێمی کوردستانەکەن بۆ ئەوەی ئەو سیارانەی کە ناوە باوەکەی علوجەکانە یاخود بێسەرەتاکانە ئایا ڕقم دەکرێت یاخودنا تابلۆیان پێ ئەدرێ یاخودنا میوانەکەم وەڵامەتەوە. لە ماوەکانی ڕابردوودا هەندێک گفتوگۆم لەگەڵ میوانەکەم کردووە لەسەر بابەتی دیاری بۆ نموناگەر من باسی دلیڤەریتان بۆ بکەم کە باسمان کرد چارەسەری ماتۆرسکیلەکانەکەن کە دلیڤەری دەهێن و دەبن بڕیارێکی زۆر باشیان داوە و چارەسەرێکی ڕیشەییان کردووە. پێم خۆشە خۆی باسیکە لێوچمە ناو هەندێک وردەکاری ترەوە کە بەڕێز دکتۆر هێمن میرانی بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵمە بە سپاسەوە. دکتۆر بەخێر بێ. سپاس جارێکی کە میوانی باسی ڕۆژی بابەتێکی گرنگ هەنووکەیی ئەتوان بڵێ کۆمەڵێک بابەت با جارێ لە بڕیارەکەی ئەمڕۆتانەوە دەست پێ بکەم چۆن بوو جارێکی کە بڕیارتانە لە 120 لێخۆشبوون بۆ شۆفێران درێژ بکەنەوە. زۆر سپاس ئێوارەتان باش. لە 2024 وەکو بەشێک لە هاوکاری وەزارەتی ناوخۆ بۆ ئەو شوفێرانەی کە سزای جۆراجۆری هاتچۆیان دەکەوێتە سەر پێشنیارمان بۆ ئەنجومەنی وەزیران کرد کە 120 ئەو سزایانەی لەسەر هاوڵاتیانە دابشکێنرێن. وابوو 6 مانگ جارێک ئەو داشکانە درێژ کرایەوە تا ئێستا لە کۆتایی ساڵ تەواو بوو پێشنیارمان کردبووە بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران بە خۆشحاڵیەوە ئەو ڕۆخرا بۆ بەرنامەی کار و جەنابی وەزیری ناوخۆ لە کۆبوونەوەی ئەمڕۆ پێشنیاری کردو ئەنجومەنی وەزیران پەسەندیان کرد تا 36 ئەو هاوڵاتیانەی کە سزای هاتچۆیان لەسەرە لە کاتی نوێکردنەوەی ساڵیانە یان گۆڕینی خاوەندارەتی یان هەر خۆیان دایانەوێ بڕۆن سەردانی بەڕێوەبەرەتەکانی هاتچۆ بکەن ئەو سزانەی لەسەریانە 120 داشکانی بۆ دەکرێت. باش دەستان خۆش بێ کارێکی باشە بەڵام پرسیارەکەەوەی بووە لە 120 بۆ لە 120ەکە ناکرێت بە 25 ناکرێت بەچی ئەو لە 120 بۆ زیاد ناکرێت خۆ شێوە مێنێتەوە. بەخۆی ئەمە بەڕاستی دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانە ئێمە پێشنیارمان کردبوو 120ەکە بەردەوام بێ دیارە تەقدیری ئەنجومەنی وەزیران ئەو بووە کە جارێ بۆ ئەو قۆناغە 120ەکە بەردەوام بێ. تا چەند گرنگ بوو بۆ شۆفێران و بەدەمەوە هاتون و کار ئاسانی کردووە بۆ ئەوان؟ ئەمانە سزان یعنی سەرپێچین سزای جێبەجێ نەکردنی یاسا و ڕێساکانە. خۆی ئامانجەکە ئەوەیە کاتێک هاوڵاتی مانجێک دوان سیان سزای سەرپێچەکانی دەدا ئیدی سەرپێچینەکە بە جۆرەی قانونی بەرکار لە هەرێمی کوردستان هاوڵاتی دەبێت لە ماوەی 30 ڕۆژ لە سەرپێچەکەی سزاکە بدا بۆ ئەوەی ئەگەر چەند مانجێک لە سەر یەکتری سزایدا ینی سەرپێچی ژمارد بۆ نمونە خۆی دەیکاتە بەشێک لە خۆی کە خۆی بپارێزێ ئامانجەکە خۆ پاراستنە ئامانجەکە ڕەدعە. واتە تۆ ئەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ئامانجی ئەوەیە خۆت بپارێزە و تووشی ڕووداومە بۆ پارەژمەیە. ئێمە وەزارەتی ناوخۆ ئیشمان کۆکردنەوەی داهات نییە بەتایبەت بەڕێوەبەرەتەکانی هاتوچۆ ئیشی وەزارەتی ناوخۆ بە جۆرەی یاسای ژمارە 6 ساڵی 2009 پاراستنی ئەمن و ئاسایشی خەڵکە پاراستنی سەر و جانی هاوڵاتیانە سەر و ماڵی هاوڵاتیانە بەڵام هەندێک جار بۆ پاراستنی ئەمنیەت و بۆ پاراستنی سەر و ماڵی خەڵک تۆ ناچاری هەندێک لە پێشێلکاران سزا بدەی هەندێک لەوانەی سەرپێچی دەکەن هەندێک لەوانەی ڕێزی یاسا و ڕێساکان ناگرن ڕێزی مافی هاوڵاتیانی دیکەش ناگرن سزا بدەی دەنا ئامانجی ئێمە کۆکردنەوەی داهات نییە نەخێر. بەڵام داهاتیشتان هەیە مانایوانی هیچ داهاتێکتان نەبێت. بەڵێ لەبەرەوەی بەردەوام خەڵکێک هەیە کە ئیلتیزام ناکە خەڵکێک هەیە کە واز لە سەرپێچی ناهێنێ. بەڵام ڕێژەکەی چەندە ڕێژەکەی کەم بۆتەوە ڕێژەی ئەوانەی سەرپێچی دەکەن زۆر کەم بۆتەوە. داهاتەکان بەس پێبژاردنە یاخود تۆمارکردنی ئۆتۆمبیلە تابلۆیە ئەمانە ئەمە ئەوەی باسی دەکەین 120ەکە سزایە ئەوەی تر ڕسومات بە یاسا وەردەگیرێ و کەس ناتوانێت لێ خۆش بێ
بەشێکی گەورەی ئەو داهاتە هیچ بۆ زیاد گەنجینەی نەکراوە گشتی دکتۆر ڕسومات وەکو خۆیەتی نەخێر بەڵێ باشە ئەو ڕسوماتانی وەردەگیرێن بۆ هەموو ڕسوماتی مرور بە گوێرەی بڕیاری 79 ساڵی 2016 ئەنجومەنی وەزیران دەستخۆش باسی ئیپسوڵە بکەین بەڵێ ئەمە حکوومەتی هەرێم ڕایگەیاند وتی بابەتێکی گرنگە کار ئاسانی تەواو بۆ هاوڵاتیانەکە لەو چوارچێوەیە خود لەو بازنێدا باسی ئەو سزانەی کە تۆ ئەیکەی تازەکردنەوەی ساڵانەی ئۆتۆمبیلەکەتە پارەدانی ئەلکترۆنی بۆ هاتوچۆ شۆفێران دەتوانن لە ڕێی ئیپسوڵەوە پارەکانی خۆیان بدەن وکو چۆن بۆ کارەبا هەیە ئەمە تەواو جێبەجێ کراوە خۆی ئیپسولا بەشێکە لە پاکێجێکی فراوانی بە ئەلکترۆنیکردنی خزمەت گوزارەکانی حکوومەت ئێمە وەکو وەزارەتی ناوخۆ سیستەمی نوێی ساڵیانە و مۆڵەتی شوێریمان دەست پێ کردووە ئێستا پۆرتالێک هەیە بە ناوی dlvr.digital.gov.kr DLVR یعنی Driving License Vehicle Registration مۆڵەتی شوێری و تۆماری ئۆتۆمبیل دوای ئەمە لە ئایندەی نزیک بەڕسمی ئەلانی دەکەین کە هاوڵاتی دەتوانێت لە dlvr.digital.gov.kr داوای نوێکردنەوەی مۆڵەتی شوێری بکە داوای دەستپێکردنی مۆڵەتی شوێری بکە داوای گۆڕینی خاوەندارێتی ئۆتۆمبیل بکە داوای نوێکردنەوەی ساڵیانە بکە هەموو ئەو کەیسانەی لە کاتی هاوڵاتی سەردانی بەڕێوەبەراتەکانی هاتووە دەکات دەکرێت بەشێک لە هەنگاوەکان لەسەر مۆبایلەکەی خۆی جێبەجێ لە کەیاردی پاس لە نەخێر لە dlvr.digital.gov.kr ئەمە وێبسایتی مۆڵەتە ئەلکترۆنیکە پۆرتالی بڵێ ئەمە پۆرتالی سیستمی نوێی ساڵیانە و مۆڵەتی شوێری هەرێمی کوردستانە ئەوەی پەیوەندی بە کەیاردی پاسەوە هەیە ئێمە لە کەیاردی پاس ئێستا ئۆتۆمبیلەکانی هەولێر و دهۆک بە وەکو قۆناغی یەکەم سزاکانیان هاتۆتە ناو کەیاردی پاس هاوڵاتی دەتوانێت لەسەر کەیاردی پاسی خۆی ئۆتۆمبیلی خۆی زیاد بکە کە ئۆتۆمبیلەکەی زیاد کرد هەر سەر پێچێش کرد دێتە سەر ئەو باڵێن ئەپلیکیشنە تەوان غەڵەت تێگەشتێک لە لای هاوڵاتیان هەیە پێیان وایە کەیاردی پاس بەس بۆ فەرمانبەرانی دەوڵەتە هەر کەسێک مۆڵەتی نوێی شوێری دەرهێناوە بۆتە خاوەنی UPN UPN-ەکەی لەسەر مۆڵەت شوێرەکەی نووسراوە دەتوانێت UPN-ەکەی داخلی کەیاردی پاس بکە داتاکانی هەمووی دێتە ژوورەوە لە بەشی خزمەت گوزارەکان ئۆتۆمبیلەکەی زیاد دەکا و داتاکانی کەواتە بۆ هەموو هاوڵاتێکی ئاساییە دکتۆر هێمن میرانی دەڵێت دەتوانن ئەوانیش ئەو ئەپلیکیشنە دابزن و لەوێ و مامەڵەکانی خۆیان بکەن و دەستیان دەگا بۆ خزمەت گوزاریە نەک تەنها فەرمانبەران باشە دکتۆر هێمن ئەی سلێمانی هەڵبجێ بۆ تێدانێ یاخود بۆچی لەگەڵ هەولێر و دهۆک ئەوانیش ئێمە سەرەتا بەڕاستی هەولێر دەستمان پێ کرد دوای ئامادەکاریەکان لە دهۆکیش تەواو بوون ئێستا لە قۆناغی ئامادەکارین هیوامان وایە کە ئۆتۆمبیلەکانی سلێمانی و هەڵبجەش لە ئایندەی نزیک داخل بکرێن باش دکتۆر هێمن بابەتێکی تر کە زۆر دڵتان پێی خۆش بوو ئێوەکو حکوومەت کامێرای پوینت تو پوینت بوو کە وتان ئەمە ڕووداوەکانی کەم کردوتەوە تاو ئەتوانین بڵێن پرۆژێکی سەرکەوتو بوو ئیشی خۆی کرد بە خۆشحاڵێکی زۆرەوە بڵێ ئەگەر داتاکانی بەردەستن بەراوردیان بکەین لە کۆتایی 2025 بە داتاکانی پێش کابینەین و ڕووداوەکانی هاتچۆ 150 کەم بوونەتەوە مردن و برینداربوونی سەخت 164 کەم بوونەتەوە هەڵبەت هێشتا پرۆژەی کامێرەکانی پوینت تو پوینت لە هەموو کوردستان تەواو نەبووە ئێمە لە سلێمانی بەهۆی ئەو چێشانەی بۆی دروست کرا تەوان بەرنامەکە یەکەم جاروا بوو پرۆژەکە لە سلێمانی دەست پێ بکە ئێستاش باڵاو کێشێ نەما ئێستا شکر لەو شوێنانەی پرۆژەکەی نەبوو ئێستا لە شقامە فراوانەکانی با بڵێن یان شقامە گشتەکانی نێوان شاری سلێمانی و شاری هەڵەبجە و ئیدارەی سەربەخۆی گەرمیان و ڕاپەڕین و دەربەندی خان و ئەو چەمچەماڵ و ئەمانە هەمووی دەست بە پرۆژەکە کراوە لە بەشێکی باشی شوێنانە کامێرەکان لایڤ ئێستا کار دەکەن لەوانەی تر بەڕێوەبەراتی هاتشۆی پارێزگای سلێمانی لە ئامادەکاریان بۆ ئەوی لەو شوێنانی ماویشن تەواوکەن بڕی سزای کامێرای پوینت تو پوینت زۆر نییە نەخێر هەمان ئەو سزایەیە کە لە بڕیاری ژمارە 79 ساڵی 2016 هاتووە هیچ شتێکمان زیاد نەکرد تاکەی تەواوی کوردستان شار و شارۆچکەکان ڕێگاکانی دەرەوە مەبەسمە دەکرێت بە کامێرای پوینت تو پوینت کاتێکتان لەبەردەستە مۆخۆی دەبواە لە مێژە تەواو ببێ بەڵام بەهۆی خراپی بارودۆخی دارایی لە هەرێمی کوردستان تەوان پێویستی بە تەمویلی بەردەوام هەیە ئەمە نەمانتوانیوە لە هەندێک لە شوێنانە
تەمویلی پرۆژەکە بکەین کامێرەکان چونکە مەرجێکتانەوەی کابێک ڕێگاوبارەکان جوت ساید بێت وانە بەڵێتەوە دەنا دەتوانین کامێرە یەک پوین دابنین دەتوانین کامێرەی خولاو دابنین بەڵام وەکو باسم کرد مشکلی تەمویلمان هەبوو لە هەندێک لە شوێنانە نەمانتوانی و پرۆژەکە تۆزێک خاوی تێکەوت بەهۆی کێشەی داراییەوە دەنا دەبووە ئێستا تەواو بێ کەی تەواو بێ هیچ کاتێکتان وەڵاهی من ناتوانم هیچ تەوقیتێک بڵێم بەڵام پێشکەوتنی گەورە لە پرۆژەی سلێمانی هەڵەبجە گەرمیان ڕاپەڕینی شاتۆتەکەەوە کاتە لە بەرنامەتانەوە کاری لەسەرەکەن بەردەوام پرسیارێک لەسەر ئەو بکەم دکتۆر ینی زۆر جار شۆفێر ڕەنگە خۆشە تووشی ئەو بینینی دیمەنانە بوو بێتی کۆمەڵێک سیارەی جام تاریک من هەمیشەش کێشەم لەگەڵ سیاری جام تاریکە هەیە ئەو پرسیارە هەمیشاکەم باسی ئەوە ناکەم سیارەکەی جام تاریکیانە چکە زانم ئەوە بەپارێ و مامەڵی ساڵانەی هەیە باسی ئەوواکەم تۆ کامێرە داناوە لەسەر شەقامەکان لە ناو شارەکان و لە دەرەوەی شارەکان ئەم ئۆتۆمبیلانە ئەگەر یەک ئۆتۆمبیل بێ یان ریزێ ئۆتۆمبیل بێ زۆر بە خێرایی بە تیژڕەویەکی زۆر ئەدەن لەو کامێرایانە ینی منی شۆفێر لە دواوە منی سەرنشین لە دوای ئەو ئۆتۆمبیلانەوە پرسیارم بۆ دروستە بێ ئایا بۆچی ئەوان بەو تیژڕەویە لە لای ئەو کامێرەوە تێپەڕن من بۆ ناتوانم جیاوازیەکە چییە؟ خۆی ڕێژەی چەندە تیژڕەویەکە زیاتر بێ سزاکەی زیاترە بە گوێرەی ئەو بڕیاری هەفتاونەوە خەڵکێکەیە باچی نییە بەڕاستی ینی باچی بەپارەی خۆی نییە بۆ زانیاریتان هەر کەسێک هەر ئۆتۆمبیلێک تەنانەت ئۆتۆمبیلی میریش لە کامێرەکان بدا سزای دەچێت سەر تەنانەت ئۆتۆمبیلی تابلۆکانی شارەکانی دیکەی عێراق کە هەڵەتێگەشتێک هەبوو ئەو کامێرانە بەس تابلۆکانی هەرێمی کوردستان سزات دەن نەخێوانیە تابلۆی عێراق هەموو سزاکانیان بۆ هەڵدەگیرێ و بەڕێکەوتنێکی نێوان هەردوو وەزارەتی ناوخۆی عێراق و عێراقی ئیتیحادی و وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان داتاکانیان بۆ دەنێردرێتەوە پارەکە لەوێ بۆ هەرێمی کوردستان وەردەگیرێ ئەو ئیتفاقە هەیە ئۆتۆمبیلی تەنانەت تابلۆ علوزیش تۆمار دەکرێت داتاکانی تۆمار دەکرێت لە ناو سیستمی کامێرەکانی کوردستان لە هەر کاتێک بکەوێتە بەردەست تیمەکانی هاتوچۆ کاتێک دەست بەسەر دەکرێت ئۆتۆمبیلەکە دەبێت پاکتاوی هەموو ئەو سزانە بکە کە کەوتۆتە سەری لەبەرەوەی تکام وایە هاوڵاتی هەر جۆرە ئۆتۆمبیلێکی لایە خۆی بپارێزێ لە سەرکێشی خۆی پارێزێ لە تیژڕەوی لەبەرەوەی هەر کاتێک بکەوێتە دەست مەفرەزەکانی پۆلیسی هاتوچۆ دەستگیری بکەن هەموو سزاکان دەبێ بژمێرێ دکتۆر داتایەکە لە ئەو ئۆتۆمبیلانەی کە تۆمار نەکراون و لەسەر شەقامەکانە سوڕێنەوە نەخێرنەوەڵە لەبەرەوەی لە گۆڕانن ینی خۆی بەشێک لەو ئۆتۆمبیلانەی کە پێیان دەڵێن ئۆتۆمبیلی تابلو علوت مۆدلیان کۆنا ئێمە ئومێد مانوا بوو کە بەشێکی باشی ئەوانە زوو بەهۆی تەمەنەوە پیر بن و لە ناو بچراندووە بڕۆن تۆ لەبەر بارودۆخی کوردستان ناتوانی هاوڵاتی ناچارکەی ئۆتۆمبیلێکی مۆدل نەوەتی هەیە بۆ نمونە ئەگەر نەتوانی تۆکو حکوومەت هاوکاری بکەیت دەستی بگری بۆی ببێتە خاوەن ئۆتۆمبیلێکی نوێ تۆ ناتوانانی ناچارێکی ئۆتۆمبیلە کۆنەکەی خۆی بمرێنێ باشە کەی بە زمانە باوەکەی خۆیان بڵێن بێدایک و باوکەکان بۆ ئۆتۆمبیلانە هەندێک جارواڵێن بێ سەرەتا بێدایک و هەموو ناوێکیان لێناون کەی ئەمانە ژمارە دەکرێن تابلۆیان پێدرێ بەنیازن لە بەرنامەتانە هەیە خود نەخێر قفڵ نەخێر بە هیچ جۆرێک ینی کەسیش ناتوانێت تابلۆیان پێ بدە لەبەرەوەی پێدانی تابلۆ یاسا و ڕێسا و ڕێنمایی تایبەت بەخۆی هەیە ئەو ئۆتۆمبیلانە بەشێکی زۆریان مەنەفێستیان نییە واتە ئەولیاتیان نییە ئەساسیان دیار نییە و بەشی چەند براون بە تایبەت ئەوەی براوەیە لە ڕووی سەلامەتی هاتوچۆ مەرزەکانی توندە تۆڵیەوە شیاو نییە لەسەر شەقام بێ شیاو نییە نە شوفێرەکە و نەخانەوادەکەی و نەکەسی تر لەگەڵی سەرکەوێ هەوڵێک هەبوو لە نێو دوو کەوانەدا ئەوانەی کە پێوترێ مەلیکە ئەمانە چارەسەرێکیان بۆ بکەن ئەوانە لە ئێمە هەوڵێکماندا بۆ ئەوەی جارێت داتاکە وەرگرین لە هەولێر نزیکی 7000 و قسوور 7000 و کەسرێک ئۆتۆمبیلمان بە سیستمی سۆنار لە هاتووی هەولێر پشکنین کرد پێم وابێت 122 شتێک ئۆتۆمبیل کەمتر لە 150 ئۆتۆمبیل سەلامەت دەرچوو لە 7000 و کەسرێک هەمووی براوە بوو ئەو ئۆتۆمبیلانەی براون خاوەنەکانن دەبێت چاوەڕێ نەکەن بە هیچ جۆرێک نە تابلۆ بکرێن نە تۆمار بکرێن بەڵام لەسەر شەقامی شەبینرێن زۆر جار گوێمان لێبێ لە سلێمانی دەوترێت چارەسەرت ئەدۆزینەوە یاخود
حلیەکەن ئەمە چاراکەن ئێوە ڕەتیەکەنەوە ئەمە جۆرێکە لە بنج و تەرجیعی تێدا پێم ناخۆشەکە یعنی ئەو ئومێدانە بە خەڵک دەدرێت چونکە ئەمە دەرگا دەکاتەوە لە شوێنی تری عێراق ژمارەکان زیاد بکرێن خەڵکی تر بیان هێنێتە ژوورەوە کەواتەوە وەزارەتی ناوخۆ لێرەوە چیان پێڵی دوکتۆر بە خاوەنی ئۆتۆمبیلان بەشێک لەو ئێستا لەو ئەو هەوڵانەی هەبووە بۆ ئەو بووە کە کۆدی ئەمنیان پێ بدرێ خاوەنەکانیان بناسرێنەوە چونکە کارەسادەوەیە ئۆتۆمبیلێک تابلوی نییە لەسەر شەقامە کەس نازانێت چێ لی دەخڕێ دەتوانێت چەندین جۆری تاوانی پێ بکە و هیچ داتایکی هێزەکانی ئەمنی نیە کۆدی ئەمنی بۆ متابعی ئەمنی کارێکی خراپ نییە بەڵام شوێنی تۆمارکردن ناگرێتەوە فەرمی نیە یەکسان نەفەرمیە چونکە دەستگاکی ئەمنی دیکە بۆ معلوماتی خۆی بۆ متابعکردنی شوفێرەکانی بۆ ئەگەر لە شوێنێک بۆ نمونە تاوانێک بە ئۆتۆمبیلێکی تابلۆ نادروست کرا بەڵام لە لای دەستگا ئەمنیەکە دیارە کە ئەم تابلۆیە لە لای فلانە کەسە هەر ئەوەندەی ینی واتە کۆدی ئەمنی یەکسان نییە بە تابلۆ بە هیچ جۆرێک نەخیر دەستخۆش ئیشی دەستگاکانی ئاسایش نییە تابلۆ بدەن ئۆتۆمبیل وازحە بەڕێوەبەرایەتەکانی هاتووە بە پێی یاسا نەخێر خۆشیان نیان کردو خۆشیان وان نەبووە بەڵام ئەو دیعانەی هەیە ینی خەڵکێکە بۆ قازانز دیسان بەشێک لەو خەڵکی قازانز لە هێنان و بردننی ئەو جۆرە ئۆتۆمبیلانە دەکا ئەو جۆرە پروپاگەندانە بڵاو دەبێتەوە بڵاو دەکات باشە دکتۆریانی هاوڵاتێکی فەقیری نەکبەتی کوڕی هەژار ینی ئەڵێ بۆچی ئەو ئەیهێنێت تاجرەکە بازرگانەکە ئەیهێنێ بۆ لێپرسینەوەی لەگەڵ ناکرێت بۆ کە من ئەیکڕم ئیتر هەڵا دروسە بێ تۆ ڕاشکا و قساکەی ڕاشکا لەسەر ئەمەش قسە وەڵاهی بەشێکی سیاسیە بەشێکی لە سەردەمێکی زوو کراوە کە وە زۆر بەشیان لەو سنوورانە کراون کە لە سنووری سلێمانی بەشێکی سیاسیە تەسەور دەکەم هیوادارم چیتر زیاد نەبوو بێ و چیتر زیاد نەبێت چونکە ئێستا هەز دەکەم هەمومان ینی دەستگا ئەمنیەکانی هەولێر سلێمانی هەڵەبجە زاخۆ هەمووی تێگەیشتووە کە ئۆتۆمبیلی بێسەرەتا لە بەرژەوەندی ئەمنی شارەکانە نییە دەستخۆش هاوکاران پێمەڵێن کاتم کەماوە بەڵام ئەگەر کرا ئەگەر گونجە ئەداوەتان لێکن یەک دوو خولەکمان بۆ زیاب بکەن هێشتا ماوانە بەڵام دکتۆر یەک دوو بابەتی گرنگ هەیە من و تۆ بەرنامەمان کرد لەسەر دلیڤەری وتمان بێزارکەرە وتمان مەترسیە بۆ سەر ژیانی خۆیان و بۆ شۆفێران و بۆ هاوڵاتیانی تر ئێوە کۆمەڵێک بڕیارتان نابوو کە ئەمانە چارەسەرەکرێت ئێستا بزانم گەشتونەتە ئەنجام ئێمە ساڵێکی زۆر پڕچالاکیمان لەگەڵ کۆمپانیەکانی گەیاندنی خواردن دلیڤەری تێپەڕان ساڵی 2025 ساڵێک بوو کە تەسەوڕ دەکەم لەوەتەی کۆمپانیەکانی دلیڤەری هەن ئەوەندە نزیک نەبوون لە حکوومەت ئەوەندە لەگەڵ حکوومەت کۆبنەوەیان نەکردووە لەگەڵ وەزارەتی ناوخۆمە بەسمە ئێمە دوا مۆڵەتێکمان هەبوو کە سوێکی 12 2025 بوو کە دەبێ هەموو ماتۆڕەکانیان تۆمارکراو بن هەموو شوفێری ماتۆڕەکانیان خاوەنی مۆڵەتی شوێری بن بە سوپاسەوە کۆمپانیا گەورەکان بە هەزاران ماتۆڕی نوێیان هێنایە کوردستان و ماتۆڕە خراپەکانیان دوورخستەوە و شوفێرەکانیان نردە بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ بۆ تۆمارکردن پێم وابی کۆمپانیایەک یان دوو مشکلان هەبووە تا ئێستا نەیانتوانیوە خۆیان بگونجێنن کۆمپانیایەکیان ئەمڕۆ لە وەزارەت بوو گوتی بیسی ماتۆڕێکمان هەیە حەلمان کردووە تکایە هاوکارمان بن لیژنەیەک بنێرن دامان مەخەن کۆمپانیایەک هەفتەی ڕابردوو دوایین ئینزاری کۆتایی ئاگادارکردنەوەی کۆتایی پێدرا باوەڕ دەکەم ئەمڕۆیان بەیانی لەلایەن وەزارەتی گواستنەوە گەیاندنەوە ئەپلیکیشنەکان دادەخرێت لەبەرەوەی نەیانتوانیوە ژمارەیەک لەو ماتۆڕانەیە هەیان بووە بیان کەنە تۆمارکردن ئەمە بۆ من گرنگ بوو ئێوە کێ سزایەن شۆفێری ماتۆرسکیلەکە یاخود خاوەن کۆمپانیاکە مشکلاوەیە ئەو کۆمپانیانە هەریەکە بە جۆرێک کار دەکە کۆمپانیا هەیە ماتۆڕەکانیشی هی خۆیەتی هی کۆمپانیاکەیە شوفێرەکە تەنیا مۆڵەت شوفێری مۆڵەتی ببورن ماتۆر سواری دەردەکە وەدەی لەگەڵیان کار دەکە کۆمپانیا هەیە بەس ئەپلیکیشنەکەی هەیە ماتۆر سوار بە خۆی و بە ماتۆڕەکەی دێ لەگەڵیان کار دەکە لە هەردوو باردا بڵێ بۆ مەرجێ ماتۆڕەکە تۆمارکراو بێ و ماتۆر سوارەکە مۆڵەتێ بێ لە هەردوو باردا کامێراکان تابلۆی ماتۆڕەکە دەخوێنەوە سزاکە بۆ تابلۆکە دەچێت جاگەر ماتۆڕەکە هی کۆمپانیا بوو کۆمپانیا دەبێ پێبژاردنەکە بدا ئەگەر ماتۆڕەکە هی هاوڵاتی بۆ هاوڵاتی دەبێت پێبژاردنەکە دەستخۆش دکتۆر ڤیدۆیەک کە لای خۆشتان هەیە ئەمە نمونەی یەکێک لەو ڤیدۆیانەیە ئەم شۆفێری ماتۆرسکیلە سەرکێشی بە ژیانی خۆیەوە ئەکا ئەمە چۆن مامەڵی لەگەڵەکەن ئێمە
من جاریش تریش هەپێمە لەگەڵ جەنابتو لە چەند بەرنامەی تر داوام لە دایک و باوکانی خۆشەویست کرد کە وەکو دیاری ماتۆر بۆ کوڕە گەنجەکانیان نەکڕن و ئەوەی ماتۆری هەیە داوای لێ بکە کە تۆماری بکە و پێداویستەکانی سەلامەتی کە کڵاو و پێداویستەکانی دیکەی خۆپارێزی و سەلامەتیە لەبەر بکە ئینجا ماتۆڕەکەی لێخوڕێ. ئەو ڤیدیوانەی هەن کە ئێمە دوای لە پێجەکانی بەڕێوەبەراتەکانی هاتشۆ بڵاوێن دەکەینەوە پیشانی ئەو دایک و باوکە بەڕێزانە دەکەین کە منداڵەکانیان بەم جۆرە ژیانی خۆیان و ژیانی خەڵکی دیکە دەخەنە مەترسی. ئەمانش لێپرسینیان لەگەڵەکەن دکتۆر؟ ئێمە بەڕاستی لە کەسیان قبول ناکەین چونکە ئەمە ڕەنجی دایک و باوکێک کە 19 ساڵ بۆ نمونە ماندوو بە تا کوڕێکی گاندۆتە ئەو تەمەنە دواتر ئەو بەس مەترسی نییە بۆ خۆی مەترسی بۆ هەزاران شفێری دیکەی کە لەسەر شەقام بە شێوەی یاسایی شفێر بەڵێو بەنەخێر دکتۆر ماتۆرسکیلێکە لە کامێرەی پۆینت تو پۆینت هەیە لەسەر شەقام سزادرێ لە ماتۆر سوار لە هەر کامێرەیەک بدانە کامێرەکانی پۆینت تو پۆینت بەتەنیا لە ترافیک لایت کامێرەکان لەوێن سزان بۆ دەنووسرێ کامێرا جێگیرەکانی ناوشار کامێرە خولاوەکان و ئەگەر بەلای هەر ئەفسەرێکی هاتوچۆشدا بچن دەسەڵاتی دەستگیرکردنی یەکسەریان هەیە. شتێکتان هەیە کردوتانە بەمانشێتی خۆتان لە ماوەی یەک خولەکە بۆم باس بکە پێگەیاندنی شۆفێری نوێ مەبەستان چیە لە پێگەیاندنی شۆفێری نوێ؟ ئێمە ئەو دەستکەوتانەی لە کابینەی نۆ دروست بووە تەنیا کامێرەکان نین مەبەستم لە دەستکەوت کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتووێ بەشێکی پەیوەندی بە هۆشیارکردنەوەی شفێران هەیە و بەشێکی بە پێگەیاندنی شوفێری نوێ هەیە ئەو گەنجانەی ئێستا دەبنە 18 ساڵ چیتر بە ئارەزووی خۆیان ناتوان یەکسەر بڕۆن داوای مۆڵە شفێری بکەن دەبێ بڕۆنە قوتابخانەکانی فێربوونی شفێری فێری یاسا و ڕێساکانی شفێری فێری یاسا و ڕێساکانی لێخوڕینی سەلامەت بن فێری ناسینەوەی شەقام و هێماکانی هاتچۆ بن ئینجا دەتوانێت بچێت داوای مۆڵەت بکە کە مۆڵەت دەدەکات و دێتە سەر شەقام بێگومان شوفێرێکی بە ئاگایە شوفێرێکی هۆشیارە شوفێرەکە یاسا و ڕێسەکان دەناسی. باش ئەرێ باسی شتێکت کرد وەزام لە پێجەکەی جەناب تا بوو داد نابوو ئەم هێڵکاریانەی کە کێشراوە لەسەر شەقامەکان دەبێت شۆفێر پابند بێ پێوەی ئەگەر ناسزادرێ ئەمە چی بەسەر هاوشێک بۆ ماوەی داهات بەشێکی باشی هاوڵاتی نەیدەزانی ئەو هێلانەی ناو شەقام بۆ ئەوێت تۆ لە ناو ڕێڕەوەکە لێ خوڕی هەر بەڕاستی تاڵی نەیەزانی نەیدەزانی لەبەرەوەی ئێمە بە درۆن بە سەعات فوتیژمان هەیە هی شەقامەکانی کوردستان کە هاوڵاتیە 10 کیلومتر لەسەر هێلەکە دەڕوە هاوڵاتیە لە بینی دوو ڕێڕەو دەڕوە هێلەکەی خسۆتە ناوەڕاستی ئۆتۆمبیلەکەی کە سەر لە شێوای بۆ دوو ئۆتۆمبیلی دوای خۆی دروست دەکەم بەو شتانی بڵاومان کردەوە لە ماوەی ڕابردوو ئێستا یان لە ماوەی مانجێک بۆ نمونە شێوازی لێخوڕین گۆڕاوە بەشێکی باشی هاوڵاتی بە ئاگا هاتوتەوە کە ئەم هێلانە بۆ ئەوەیە ئۆتۆمبیل لە ناو ڕێڕەوەکان لێ بخڕن وە کاتێک دەوێ ڕێڕەوێک بگۆڕێ بۆ ڕێڕەوێکتر دەبێ ئیشارەت دابژسێنی شفێرەکەی دوای خۆی ئاگادار بکاتەوە و ئێمە لە بڵاوکردنەوەی ئەو هەڵمەتانەی هۆشیاری لە پێیجی وەزارەتی ناوخۆ و پێیجەکانی بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆ بەڕێوەبەراتەکانی دیکە بەردەوام دەبین. باشە دکتۆر دوایین باس و تەوەرمان ئێمە لە مناڵیمانەوە تا ئێستامان شتێک کە ئەتوانم بڵێم لای بەشێکی زۆر تا ئێستاش بەردەوامە بۆ بە فۆبیا لە لامان پۆلیسە ئەها مامەی پۆلیسا و ئەها کاکەی پۆلیسەکە و بەوانکەم ئەها نازا ینی زۆرێک لەم شتانە وتراوە بۆ ترساندنی مناڵ وەنیە یاخود ئەو مامەڵەی کە هەندێک جار ئەکرێت لە نێوان پۆلیس و هاوڵاتیە ئێوە دەستان ناوەتە ئیشێک لە بەرنامە چانایە پێی ئەڵێن چاکسازی استراتیژی بۆ پۆلیس ئەکرێت لە ماوەی خولەکە خولەک و نوێگەمەمان بۆ ڕوونکەیتەوە بزانین ئێوە بەنیازی چین. بەڵێ با سەرپەرشتی جەنابی وەزیری ناوخۆ چەند کۆبوونەوەیەک ئەنجام درراوە بۆ بیرکردنەوەی لەوەی کە ئێمە لەکوێدا دەتوانین بیرکردنەوەی پۆلیس هەڵسوکەوتی پۆلیس ڕەفتاری پۆلیس ئەدای پۆلیس بە جۆرێک بگۆڕین کە شیاوی کۆمەلگەی کوردستان بێ پۆلیس مامەڵە لەگەڵ کۆمەلگەی خۆی دەکات لەگەڵ هاوڵاتیان دەکات پۆلیس مامەڵە لەگەڵ خوشک و براکانی خۆی دەکات پۆلیس لە کۆمەلگایەک مەبەستم کۆمەلگەی کوردستانە کار دەکات کە کۆمەلگاکە هی خۆیەتی پۆلیس چیتر ئامرازێکی داپلۆسی نییە بۆ ترساندنی خەڵک ئێمە بە هاوکاری یەکێتی ئەوروپا دەستمان کردووە بە ئامادەکردنی پرۆژەیەک بۆ کابینەی نوێ کە بە تەواوی ماندێتی پۆلیس دەگۆڕدرێت لە کوردستان ئێستا پێی دەڵێن گۆڕینی پۆلیسیکردن لە کوردستان لە هێز و دەسەڵاتەوە بۆ ڕێز و شەرعیەت بۆ ڕێز و ڕەوایەتی ئەم مەبدەئانە یان ئەم
میتۆدە نوێیە لە ناوەڕاستی ساڵی ڕابردووە دەستی پێکراوە. جەنابی وەزیری ناوخۆ خۆی سەرپەرشتی پرۆسەکە دەکات. تا ئێستا 600 ئەفسەر لەسەر ئاسی کوردستان ڕاهێنانیان بینیوە و ئێمە درافتی یەکەمی استراتیژیەکەمان حاضر کردووە لە کابینەی نوێ زۆر شت لە مەجای پۆلیسی کردن لە کوردستان دەگۆڕێت هەڵبەت بۆ بەرژەوەندی هاوڵاتی. زۆر سپاس دکتۆر، سپاس کە ئامادە بووی، سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانیشە بۆ هۆشیارەکانیشە. دەستەکانە خۆش بێ. ڕێز و سڵاو و خۆشەویستیمان بۆ تەواوی هێزە ئەمنیەکان هەیە لە هەرێمی کوردستان بۆ ئەو ئەمنیەت و ئاسایش و ئارامی کە بەرقەرارە. باسی ڕۆژکۆتایی هات، ئێوە شەرشادۆ.